سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینایانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممەتان پێشکەشەکەین. سەرەتا سەرگەڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، دیجاری جایەکانی شۆڕشی ژینا لە شاری سەقز، گیانەدەستانی کرێکارێک لە شاری سنا، شەڕی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە وەرتەشی تورکیا لە ئامێدی، خۆپشاندانی معالیمانی نەهزە دیوانەوتنەوە لە بەردەم وەزارەتی پەروەردە، ناڕزایەتی کەمەندامان لە ئازمنەدانی داخوازیەکانیان، ناڕوونی چارەنووسی چالاکێکی مافی ژنان لە زیندانی ئێڤین و کۆبوونەوەی بریندارانی شۆڕشی ژینا لە شاری مونیخی ئاڵمان. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە یەکی گەلاوێژ خانشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، ورمێ، زەنجان، ئیسفەهان، ئەهواز، تاران، عەراق، تەورێز، ڕەشت و بەندەر عەباس بەپێی ڕەواڵی دووشەممەی هەر هەفتە لە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوان خوازیاری زیادکردنی یاستی هاغدەست بەپێی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی هاغدەست بوون. دیداری دایکانی شۆڕشی ژینا لە شاری سەقز. ڕۆژی یەکشەممە 31 پوشبەڕ دایە مینا دایکی شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان سەرزانی بنەماڵەی گیانبەختکردوان دانیال پابەندی، فەرەیدون فەرەجی و فەرەیدون مەحموودی لە شاری سەقز کرد. لەو چاوپێکەوتنەدا باوکی فەرەیدون فەرەجی شعرێکی پێشکەش بە دایە مینا و هەموو دایکانی دادخوازی شۆڕشی ژینا کرد. نەماڵەیە دادخوازانی سەقز و بۆکان بۆ جارێکی دیکە ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی گرت و پەیمانیان لەگەڵ هاواتەکانیان نوێ کردەوە. گیانەدەستانی کرێکارێک لە شاری سنا. کرێکارێکی خەڵکی شاری سنە بە ناوی فوئاد ناسری ڕۆژی یەکشەممە 31 پوشبەڕ بەهۆی بەرگرتووی لە شارۆچکەی ئاساوڵە گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، فوئاد ناسری خێزاندار و باوکی منداڵێک بووە و بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی بەرگرتووی بووە و گیانی لەدەستەوە. شاینی باسەکە ئێران لە بواری دابینکردنی ئەمنیەتی پیشەیدا لە نزیمترین پلەی ڕیزبەندی وڵاتانی جیهاندایە. لە سێدارەزانی بەندکراوێکی دیکە لە زیندانی کرماشان. بەیانی یەکشەممە 31 پوشبەڕ سزای لە سێدارەزانی بەندکراوێکی خەڵکی سەرپۆڵی زەهاو بە ناوی خەلیل جەماڵی لە زیندانی دیزڵاوەی کرماشان جێبەجێکرا. خەلیل جەماڵی 2 ساڵ پێش بە تۆمەتی کوشتنی بانقەستی کوڕەخاڵەکەی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە سزای سێدارەی بەسەردا سەپا. شاینی باسەکە ڕۆژی ڕابردوو بەندکراوێکی دیکە بە ناوی دانیال کازمی نێژاد بە تۆمەتی کوشتنی پاسدارێک لە زیندانی کرماشان ئیعدام کرابوو. شەڕی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و وەرتەشی تورکیا لە ئامێدی. بەیانی دووشەممە یەکی گەلاوێژ شەڕێکی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و هێزەکانی ئەرتەشی تورکیا ڕوویدا و فڕۆکەکانی تورک ناوچەکەیان بە چڕی بۆردومان کرد. بە پێزانیاریەکان ئەفسەرێکی پلەبەرزی تورکیا و چەندین هێزی ئەو وڵاتە لە هەڵمەتی شۆڕشگەرانەی گریلاکانی پەکەکەدا کوژراون و هێلیکۆپتەرەکانی تورکیا تەرمی کوژرا و بریندارەکانیان بۆ نەخۆشخانەکانی باکووری کوردستان گواستەوە. لە هەواڵێکی دیکەدا 3 گریلای یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هێرشی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر ناوچە شاخەویەکانی پێنگجوێن گیانیان بەخت کردووە. خۆپشاندانی معالیمانی نەهزە دیوانەوتنەوە لە بەردەم وەزارەتی پەروەردە. معالیمانی نەهزە دیوانەوتنەوەی ئێران ڕۆژی دووشەممە یەکی گەلاوێژ لە بەردەم وەزارەتی پەروەردە لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی پیشەیان بوون.
بەپێی راپۆرتەکان معلیمانی نەهزەت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، دابینکردنی بیمەی کارامە و زیادکردنی یاستی هەڵدەست بوون. شایانی باسەکان معلیمانی نەهزەت ماوەی چەند ساڵە کە چاوەڕێ دامەزراندنی هەمیشەیی لە ئامۆزش و پەروەرشن، بەڵام دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکیان بە داواکاری معلیمان نەداوە. ناڕزایەتی کەمەندامان لە ئاز نەدانی داخوازیەکانیان. کەمەندامانی ئێران ڕۆژی دووشەممە یەکی گەلاوێژ لە ئاز نەدانی داخوازیە دواخراوەکانیان و بایەخ نەدانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشە و گرفسەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی بێهروز مرۆڤەتی وسەبێژی ناوەندی کەمەندامانی ئێران، پارەی یارمەتی مانگانێ بەهزیستی بۆ کەمەندامان ماوەی 3 مانگە نەدراوە و کەمەندامان و بنەماڵەکانیان تووشی کێشەی معیشەتی بوون. بەپێی یاسای پشتیوانی لە کەمەندامان، ڕێکخراوی بەهزیستی ئەرگدار کراوە تاکو بۆ کەمەندامانی سەخت و زۆر سەخت بەپێی ئاماری خێزانەکانیان 1 بۆ 3 ملیۆن تمەن یارمەتی معیشەتی پەردەخت بکات. سپاندنی سزای زیندان بەسەر محەممەد حەبیبی. بەپێی راپۆرتی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران، محەممەد حەبیبی وتەبێژی ئەو ڕێکخراوەیە لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە 6 مانگ زیندانی تەعازیری مەحکوم کراوە. بەپێی راپۆرتە محەممەد حەبیبی بە بیانووی دەربڕینی ناڕزایەتی لە ئاز ژاراویکردنی قوسابیان بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعازیری مەحکوم کراوە. ئەو پەروەندەیە ئەگەڕێتەوە بۆ دوایین دەست بەسەرکرانی ئەو چالاکە سنفیە لە مانگی خاکەلەوەی ساڵی ڕابردوو. ناڕوونی چارەنووسی چالاکێکی مافی ژنان لە زیندانی ئەڤین. چارەنووسی پەریبەش موسلمی چالاکی مافی ژنان و بەندکراو لە زیندانی ئەڤین پاش 2 هەفتە دەست بەسەرکران بە ناڕوونی ماوەتەوە. پەریبەش موسلمی ڕۆژی 17 پوشبەڕی ئەم ساڵ پاش بانکران بۆ دادسەرای ئێڤین دەست بەسەر و بۆ بەندی ژنانی ئەو زیندانە گوازرایەوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بە تەبلیغ دژی نیزام، پێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی و ئێجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات تۆبەتبار کراوە. پەریبەش موسلمی مانگی خەرمانانی ساڵی 1401 و هاوکات لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی دەست بەسەر کرابوو. کۆبوونەوەی بریندارانی شۆڕشی ژینە لە شاری مونیخی ئاڵمان. ڕۆژی یەکشەممە 31 پوشوەڕ کۆبوونەوەی بریندارانی شۆڕشی ژینە لە شاری مونیخی ئاڵمان بەڕێوەچوو. ئەو چالاکیە کە لەلایەن ئەنجومەنی دادخوازان و بریندارانی شۆڕشی ژینە ڕێکخرابوو، لەلایەن دەژبەرانی سزای ئەعدام و چالاکانی سیاسی پێشوازی لێکرا و بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفە محەممەدی و یان بەختکردوانی شۆڕشی ژینە دژ بە ڕژیمی سەرکوزگەری کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. لەو کۆبوونەوەدا بەیانیەی بەرگری لە شەریفە محەممەدی بە زمانەکانی ئەڵمانی، فارسی و کوردی خوێندرا و ئامادەبووان خوازیاری هەڵوەشانەوەی ئەو سزا نامرۆڤانەیە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و مەدەنی بوون. دووە هەواڵ مانگرتنی سەدان کرێکار لە شەرکەتی سامسۆنگ. ڕۆژی دووشەممە یەکی گەلاوێژ 1200 کارگەری شرکەتی سامسۆنگ لە کۆرەی جنوبی بۆ جارێکی دیکە دژ بە کەمی حەقدەست دەستیان لە کارکێشایەوە و لە شاری سئۆل خۆپیشاندانیان کرد. پێشتر 30,000 کرێکاری شرکەتی سامسۆنگ بۆ ماوەی چەند ڕۆژ لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرتبوو، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت وەڵامی داخوازی کرێکارانیان نەدایەوە. ڕۆژی دووشەممە 1200 کرێکاری ئەو شرکەتە بۆ جارێکی دیکە دەستیان لە کارکێشایەوە و بە کۆبوونەوە لە شاری سئۆل خوازگەری چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە بن.